هەرچەندە قەدەغەی هاتوچۆ هەڵگیراوە، بەڵام جموجوڵی بازار سارد و سڕی پێوە دیارە. ئەم دوکاندارە سەرقاڵی ڕێخستنی دوکانەکەیەتی. ئەو دەڵێت خەڵک پارەی لە گیرفاندانیە و پڕی گیرفانی خەڵک پەیوەستە بە پێدانی موچەوە. دەژڵێت سوودێکی ئۆتۆ لەکردنەوەی دوکانەکانیان نابینن و هاوڵاتی لە ئێستادا بێپارەیە. بازار کزێکی پێوە دیارە سەرڕاوی کە قەدەغەی هاتوچۆش هەڵگیراوە، بەڵام بازار هەر چۆڵێکی پێوە دیار کە خەڵک جاری وایە بە گومانە لەوەی کە نەخۆشیەکە هەر هەبێت یاخود نەبێت و پاشان بەڕاستی جوڵەی بازار بە موچەوەیە. کاتێک کە موچە ئەدرێت هەفتەیەک دە ڕۆژ بازار گەرمەگوڕێکی پێوە دیارە. ئێتە وەردەوەدە خەڵک کە داهاتەکە و موچەکەی کەمەکات بازار کزێکی پێوە دیارە و ئەوەشی هەیە خەڵک ناوێرە سەرفیکا بەڕاستی چکە دیار نییە کەی موچە وەرەگرێت، لەبەرەوە ئەوێت بیپارێزێت بۆ کاتی تنگانە سوودی لە ببینێ. وڵای بەڕاستیەک و خەڵک و کەڕەنتینەکە وایە سە بازار حالێ شتێکە هەبەست بە خەڵکانی زۆر زیاترایە، خەڵک زۆر شت ناکڕێت، کەس پارەی پێ نییە. ئەوتەوەی عێراقیش وتی هەتا ڕێک نەکەی پارانە، خەڵک هیچ ئیتیمامێکی بۆ مەعاشە نەماتر لەوە پێش بدرێت. خاص زۆر جا کرێ دوکانەکانە ماڵتێنین، بازار زۆر زۆر چۆڵ هەرکو کەرەنتینەکە وایە فەرقی چی کە پارە نەبوو کارە بە چی کڕێ. ئابووری ناسێکیش بۆ چوونی وایە، پێنەدان و دواکەوتنی موچە ڕاستەوخۆ کاریگەری نەرێنی لەسەر جوڵەی بازار دروست کردووە. جەستەی ئابووری پێویستی بە پارایە، کە نەبێت بازار کز و لاواز دەبێت. مۆزوعی پێنەدانی موچە دەوری لە کەسبوونی بازارڕ هەیە. من و توی کڕیار و فرۆشیار بەهۆی پارە و بەهۆی نرخەوە لە بازارە پێکەگەین. کڕیار و فرۆشیار بەهۆی فرۆشتن و با بڵێن ئەوەوە کڕینی فرۆشتنەوە بەیەکەگەن، ئەمیش پارە ئەمیشە جێبەجێەکە. پارە و خوێنەوە بۆ جەستەی ئابووری باشە. کاتێک ئەم خوێنە لە جەستی ئابووری وردەوە دە کز و لاواز ببێ وردە بەرەو نەمان بچێ بە دڵنیا بۆ ئەندازە چالاکیەکان کەمەکە. کاتێک ماوەی 5 مانگە ڕۆ تۆ موچە نەدەی بۆ خەڵکە بە دڵنیای ئەو خەڵکیشە چالاکیەکانی کەم ئەکا بۆ ئەندازە خواست و خستن ڕووی لە بازارە نامێنێ. هەم کڕیار خواستی نامێ، هەم فرۆشیارش بۆ ئەندازە ناتوانێ با بڵێن داهاتی دەستکەوێ و بەرهەمی زیاتر و باشتر بگەێنتە بازار. خەڵک لە سەپاندنی قەدەغەی هاتوچۆ نیگەران بوون و ڕەتیان کردەوە. کاسبکاران و دوکاندارەکان بۆ بژێوی ڕۆژانەیان دوکانەکانیان کردوێتەوە، بەڵام گەرموگوڕی بازار پەیوەستە بە پێدانی موچەوە. ئەمە لە کاتێکدایە فەرمانبەران لە ماوەی 6 مانگی ساڵی نوێ تەنیا یەک موچیان پێدراوە و باروگوزەرانی خەڵک لە ئێستادا خراپە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.